ڕۆژانە سەدان گەنجی شنگاڵ زێدی با و باپیرانیان بە یەکجاری جێدێڵن و کۆز دەکەن بۆ دەرەوەی وڵات. بەپێی ئاماری ڕێکخراوە ناحکومیەکانی شنگاڵ لە 3 هەفتەی ڕابردوو تا ئەمڕۆ 3053 گەنجی شنگاڵ کۆچیان کردووە بۆ دەرەوەی وڵات. شنگاڵیەکان دەڵێن بەهۆی نەبوونی هەلی کار و نەبوونی خزمەتگوزاری و کێشە و ململانەی لایەنە سیاسیەکان گەنجەکانیان کۆز دەکەن بۆ دەرەوەی وڵات. سبب رئيسي كرسمي حكومات اهتمامي بمناطق الازدياد ناكن وخاصة شنغال نكون شنغال بعدك جماعير الدرباس بويا وحتى انه يعني كاهتمام جدي نينا خاصة حكوماتها وخطا قوانا واضح نينا نازح فقرين كون كمشاكل سياسية وعادة بين السياسية العراقي وخاصة كردستاني ويزيدي سدي هفتي کاری خود نهاد کن چن لأن شغل إيكما فرص نينن أمانة نينا تعمير المنطقة ذا نينا خدمات نينن أفسببت رئيسنا هكذا فينش ولاد در كفن. لسالی 2014 تا ئێستا 114,000 شنگاڵیان جێهێشتووە و کۆچیان کردووە بۆ دەرەوەی وڵات. برینها احصائیات وکا که گشتینه بر دسته ما کم منظمه و شغل مال شنگال ما کری 115,000 شبو وفان هر اسبوع تعالجي 3053 تقريبا يعني اكثر شيء دقيق ما انيا احصائيات افچوينا مثلا وقت بيجي درفي ولاد شنگاڵیەکان دەڵێن تاوەکو کێشە سیاسیەکان چارەسەر نەکرێن و دەست نەکرێت بە ئاوەدانکردنەوەی شنگاڵ کۆچکردنی بە کۆمەڵی گەنجانی شنگاڵ بەردەوامی دەبێت. 8 سال درباز بوو سەر کارەسەتی خەڵکی من ئەسوەکو حاڵەتێکی ئیزدی خەڵکی ئیزدیا ئەڤ 8 ساڵ بن چادرە ئەف هاڤینا دژوار ئەف زستانە سار و هاڤینا گەرم عالم بزدیا هیڤینك عالم و ئۆمێدنك عالەمەی نەمایەش بەرڤێکێ زیاد لە 8 ساڵە ئەو قەزایە ئازاد کراوتەوە بەڵام تا ئێستا شنگاڵ جیاواز لەگەڵ قەزا و ناحیەکانی تری سنووری پارێزگای نینەوە بێبەش کراوە لە هەموو پرۆژە خزمەتگوزاریە سەرەتاییەکان. ئەمەش بۆتە هۆی کۆچکردنی بە کۆمەڵی گەنجانی شنگاڵ بۆ دەرەوەی وڵات. گەیلان بۆتانی کورسات نیوز شنگاڵ.